ئەم کاتتان باش بەڕێزان ژینۆ محەممەدم لە کوردستان 24ەوە باسی ڕۆژتان پێشکەش دەکەین لەم بەرنمەیەشدا باسی جارێکی دیکە پەیوەندیەکانی هەولێر و بەغداکەین بەڵام لە دید و تێڕوانینێکی دیکەوە ئەتوانم بڵێم زیاتر لایەنە تەکنیکیەکەی باسەکەین ئەم شەو کە ئەندامێکی شاندی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵمان میوان دەبێت باسی ئەوە دەکەین کە ئەوان کەی دەچنەوە بەغدا و سەردانی بەغدا دەکەن چی ماوە بۆ ئەوەی ڕێک بکەون لەسەری ئایا ئەوەی ئێستا حکوومەتی عێراقی داوای دەکات لە هەرێمی کوردستان بەپێی یاسای بودجە واریدە واتە جێگیر کراوە کە داوای لە سەدی یاخود تەواوی داهاتە نانەوتیەکانی هەرێمی کوردستان دەکات دەکرێت لەلایەن حکوومەتی عێراقیەوە دواتر دەمانوێت بزانین زیاتر وردەکاریە تەکنیشیەکان لە زاری بەڕێزیانەوە بزانین ئەویش بەڕێز دکتۆر عەبدولحەکیم خەسرە و سەرۆکی فەرمانگەی هەماهەنگی و بەدواداچوون لەگەڵمان میوان دەبێت لەگەڵمان بێنەوانێ بۆی بزانین ڕاو سەرنج و تێڕوانین و شرۆڤەکانی بەڕێزیان لەسەر ئەو بابەتە چیە دکتۆر زۆر بەخێر بێ سوپاس بۆی کە ئامادەی لەگەڵمان سەرەتا با بۆ دەست پێ بکەین بزانین کەی دەچنەوە بۆ بەغدا بە تاکید خۆی پەیوەندی لەگەڵ لایەنی عێراقی بەردەوامە و نەپشراوە چونکە ڕۆژانە ئەو جۆرە پەیوەندی هەیە ڕۆژانە گفتوگۆ دەکەین لەسەر لایەنە تەکنیکیەکانی جێبەجێکردنی بەشێک لە یاسای موازنە و ئەوەی کە پەیوەستە بە حاکیمە ئەوەی کە پەیوەستە بە پێشمەرگەوەی کە پەیوەستە بە بودجەی تەخمین کراوە بۆ هەرێمی کوردستان ئەمانە هەموو لایانی تەکنیکین وەکو باسم کرد بۆیە پەیوەندیەکە بەردەوامە ینی شتەکە تەنها پەیوەست نییە بۆی کە شاندێک سەردانی بەغدا بکەتیان بێت چونکە کۆمەڵێ لێک تێگەیشتن هەیە و کۆمەڵێ بابەت هەیە کە ئێمە پێویستە یەکلا بکەینەوە بە تایبەت لە مەسائلی تەکنیکی چونکە خۆتان نەزان ئێستا یاسای بودجە چووەتە بواری جێبەجێکردن ڕێنمایی جێبەجێکردنی موازنە ماوە کە لە وزارەتی دارایی پێویستە تەواو بکرێت وردەکاریەکانی تێدایە هەروەها قانونێک هەیە بە ناوی قانونی ئیدارەی مالی کە ئەمەش تا ئێستا پێویستی بە تعلیماتێکی تایبەتە لە ئەنجومەنی وەزیران کە کاری لەسەر بکرێت بۆیە بەشێک لە بەڕگە و مادەکان لەوانەیە هەر بەڕێوبەرێکی گشتیان هەر لایەنێکی دیاریکرا و ئەوانەی کە بڵێن لە ناو وزارەتی داراییە یان لە وزارەتی پلاندانان یان لە سامانە سروشتەکان یان وزارەتی نەوت هەریەکە و بە شێوازێک لەوانەیە تێڕوانینی تایبەتی هەبێت بۆیە ڕێکارەکانی جێبەجێکردنی موازنە دەبێت ورد بێت و وازەح بێت و دیار بێت و ئالیەتی جێبەجێکردن پێویستە ئێمە بە شێوازێک کاری لەسەر بکەین لەبەرەوەی ئێمە ئێستا لە قۆناغی بنیادنانی سیستەمێکی جێگیرین چونکە ئەم بابەتانە لە چوارچێوەی سیستەمی جێگیر مەبەستە چییە دکتۆر؟ واتە تەنها پەیوەست نەبێت بە ئەتیفاقیاتی سیاسی چونکە ڕێکەوتنی سیاسی لەوانەیە ئێمە لە ماوەی ڕابردوو بۆ نمونە لە دوای 2013ەوە یان دەتوان بڵێم لە 2014 و بەمداوە ئەو بەشە بودجەی کە بۆ هەرێمی کوردستان هاتووە لە چوارچێوەی ڕێکەوتنی سیاسی بووە ئەو تەنانەت پێش 2013ش یعنی هەر بۆ زانیاری چونکە ساڵانە لە یاسای موازنە باسیەوە دەکرێت کە پێویستە ئێمە تەسویەی هەموو بودجەی عێراق بکەین لە 2004ەوە تا ئێستا ئەمەش مانای ئەوەیە چونکە لە 2004 تا 2013 بەشێک لە بودجەی عێراق بۆ هەرێمی کوردستان دەهات و ڕاستە تەسویە دەکرا لەلایەنی محاسەبیەوە بە شێوازێکی تەکنیکی لە وزارەتی دارایی بەڵام لەبەرەوەی دیوانی چاودێری دارایی ئیتیحادی بۆ نمونە وردبینی نەکردووە لەو ماوەیە پێویستە دووبارە بێن چونکە بەشێک لە بودجەی عێراق لەو ساڵانە تا ئێستا وردبینی نەکراوە و ئێمە لە یاسای موازنە هەیە و تەنانەت ئەوەی کە لە 2 ساڵی ڕابردوو کارمان لەسەر کرد بە تایبەت لە پرسی هەماهەنگی لەگەڵ دیوانی چاودێری دارایی ئیتیحادی کارێکی زۆر باش بوو و تەنانەت لە وردبینیکردنی گشت داهات و خەرجی هەرێمی کوردستان لە 2020 کاریگەری هەبوو لەسەرەوەی کە ئێستا تەنانەت لەم یاسایە پشکی هەرێمی کوردستان بە شێوازێکی دادپەروەرانە تا حدێک ناتوانم بڵێم 100% بەڵام بە شێوازێک تا حدێک ئێمە بتوانین پشکی هەرێمی کوردستان زامن بکەین و جگەلەوەی کە هەندە بەڕگەوەکو خۆیان ماونە بۆ نمونە ئەوەی کە باسی ئینفاقی فعلی دەکات یان باسیەوە دەکات و تەنانەت ئەم چەمکە کە باسی ئینفاقی فعلی دەکەن کاتێک کە لە یاسای موازنە ئەمە طبعاً جۆرێکی لە دادپەروەرانەی تێدا بوو دەبێت بۆ نمونە موچەخۆری هەرێمی کوردستان یان بڵێن لە هەرێمی کوردستان وەکو یاسای موازنە ئەگەر ئەوە کاری لەسەر بکەین دەبێت چاوەڕوانیەوە بکرێت کە تا چەند ئینفاقی فعلی هەیە لە عێراقەوە طبعاً ئەمەش
بەڕاستی پرسێکی تەکنیکیە زۆر مناقەشە و ئالوگۆڕی بیرۆڕامان لەسەر کرد چونکە عفوم کە بە ئەم فکرەیە تەوزیح بکەم دەبێت موچەخۆری هەرێمی کوردستان هاوشێوەی عێراق لە کاتی خۆی موچە وەرگریت و ئەم بابەتانەی ئەوەی کە باسی ئینفاقی فعلیان هەر بابەتێکی تر بکات پێویستە لە چوارچێوەیەکی تەدقیقی لەگەڵ دیوانی چاودێری دارایی یان لە کۆتایی ساڵ تۆ دەتوانی ئەمە تهدید بکەی ئایا ئێمە ئەوەی کە ئینفاقمان کردووە خەرجمان کردووە لە هەرێمی کوردستان دەگونجێت لەگەڵ ئینفاقی فعلی گشت ناوچەکانی عێراق یاننا ئەمە خاڵێکە خاڵی دووەمیان ینی پرسێکی فەنیە پێویستە ئێمە ڕێکی بخەین چونکە ناکرێت ئێمە چاوەڕوانی بۆ نمونە خەرجکردنی بودجێی گشت ناوچەکانی تری عێراق بینەوەوانە بۆیە ئەم تیمەی کە ئێستا دروست کراوە و لەگەڵ لایەنە عێراقیەکان دانیشتین و قسەمان کرد زیاتر لەسەر مەسائلی فەنی بووە لەسەر ئەم وردەکاریانە لە جێبەجێکردنی یاسای موازنە بە هەموو تعقیداتیەوە بە هەموو ئەو خاڵانەی کە پێویستە کاری لەسەر بکەین وەکو باسم کرد بۆ ئەوی ئەمە سیستەمێکی جێگیردا بنێن ئەم سیستەمە ڕۆژانە ڕوبەڕووی بڵێن هەڕەشەی سیاسیان تەنانەت بڵێن بارودۆخی سیاسی نەبێت بەڵکو سیستەمێکی جێگیر بێت ئێمە بتوانین کاری لەسەر جەنابی دکتۆر ئێوە شاندێکی تەکنیکین بۆ جێبەجێکردنی یاسای بودجە و باسی هەندێک وردەکاریت کرد کە ئەرکی شاندەکەی ئێوە چی بووە بەڵام پرسیارەکە ئەوەیە ئایا دەکرێت ئەم گفتوگوێ دوای پەسەندکردنی یاسای بودجە بێت یاخود پێشتریش گفتوگۆتان لەسەر ئەم بابەتانە کردووە بەشێک لە گفتوگۆکان پێش پەسەندکردنی یاسای موازنە کرا بەڵام خۆتان نەزانن لە پەرلەمان دەستکاری بەشێک لە بەرگە و مادەکان کران ئەم دەستکاریکردنە وای کرد کە کۆمەڵێ لەوانەیە وردەکاری تر هەبێت یان تاقیداتی تر هەبێت پێویستە ئێمە ڕێکەوتنی لەسەر بکەین و کاری لەسەر بکەین بۆیە ئەمە یەکێک لەو بابەتانە بوو کە وای کرد ئێمە زیاتر لەسەرەوە بکەین هی دووەمیشیان ئەمە نەک تەنها ینی پەیوەستە بە هەرێمی کوردستان لەوانەیە پێویستە ئەم بابەتە ڕوون بکەینەوە ئێستا گفتوگۆ نێوان وزارەتی دارایی و وزارەتی نەوت و دیوانی چاودێری دارایی لەگەڵ گشت پارێزگاکانی عێراق و گشت وزارەتەکان دەکرێت چونکە تازە یاسای موازنە چووەتە باری جێبەجێکردن ئێستا پارێزگاکان داوای پشکی خۆیان دەکەن بۆ نمونە لە بودجەی پەرەپێدانی پارێزگاکان لەو بەشە بودجەی کە بۆیان تەرخان کراوە کۆمەڵێ سندوق هەیە بۆ گەشەپێدانی بەشێک لە ناوچەکان کە زەرمەند بوون ئەمانە هەمویان ئێستا لە حاڵەتی گفتوگۆدان بۆ ئەوەی چۆن بتوانن ئالیەتێک دابنن بۆ ڕێخستنەوەی چونکە یاسای موازنە ئێستا هاتن چوەتە بواری جێبەجێکردن ئێمە دەزانین لە 2022 یاسای موازنە نەبوو بۆیە کاریگەری هەبوو لەسەر ئەوەی کە ئێستا دووبارە ڕێخستنەوە خۆ ئامادەکردن و دەژبێت بزانین ئێستا ئەم یاسایە ڕاستە بۆ 3 ساڵی داراییە بەڵام ئێمە ساڵێکی داراییمان هەیە کە تا مانگی 12 دەبێت کاری لەسەر بکەینەوەیە گشت وزارەتەکان و گشت پارێزگاکانی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە لەو چوارچێوێدان بۆ ئەوە بکەن بەڵام لەوانەیە ئێمە تۆزێ تعقیبتر بێت لەو بابەتە بۆ چونکە لە 2013 وەکو باسم کرد تا ئێستا ئالیەتێکی محاسەوی ڕێکوپێک بەپێی سیستەم هاوشێوەی پارێزگاکانی تری عێراق یان لە چوارچێوەی دەوڵەتی فدرالی لەگەڵ حکوومەتی اتحادی نەبووە بەو شێوازەی کە کاری لەسەر دەکەن و دەبێت بزانین لە 2019 یاسایەکی نوێ دەرچووە کەمە ناوی یاسای ئیدارەی مالی بەڕێوەبردننی دارایی عێراق دەرچووە کە ئەمەش حاڵەتێکی نوێیە هەموو دەسەڵاتەکانی عێراق پێویستە پێوە پابند بن بە شێوازی جێبەجێکردن و شێوازی دانانی یاسای یان خەرجکردنی بابەتەکان بۆیە کە ئێمە باسی ئەم حاڵەتە دەکەین هەمان مەبەستەوەی کە بەشە بودجێ هەرێمی کوردستان دەبێت لە کاتی خۆی بگاتە هەرێمی کوردستان چ موچە بێت چ خەرجی تەشغیلی بێت ئەوەی کە هەیە و جگە لە ئێمە بڵێن بودجەی پەرەپێدانی پارێزگاکانمان هەیە کە 276 ملیارد نزیکە دەستنیشان کراوە بە پێی ڕێژەی دانیشتوان دابەش دەکرێت بە چوارچێوەی پرۆژە تەنانەت لەگەڵ وزارەتی پلاندانان ئەم جۆرە ئالیەتە نەبوو کە پێشتر کارمان لەسەر کرد هەروەها بودجەی حاکیمە کە ئێستا بەشێک لە بودجەی حاکیمە بە نووسراوی فەرمی وزارەتەکان وەکو وزارەتی تەندروستی بۆ نمونە ئێستا پێویست دەکا سەرۆک وەزیرانی عێراق بڕیارێکی تایبەتی پێدەر بکات چونکە ئەو بەشە بودجەی کە پەیوەستە بە بودجەی حاکیمە پێویستی بە بڕیاری سەرۆک وەزیرانی عێراقا ئەمەش لە هەمان کاتێکدا لە کاتێکیشدا ئێمە
لە وزارەتی پێشمەرگە چونکە بەشێک لە بودجەی سیادی بۆ تەمویلی وزارەتی پێشمەرگە دەستنیشان کراوە حتمما ئەمەش وردەکاری خۆی هەیە کە ئێستا کاری لەسەر دەکەن و بڵێن تیمی تەکنیکی تایبەت لە نێوان هەردوو وزارەتە کاری لەسەر دەکەن بۆ ئەوی ئەم بەشە بودجەی کە تەرخان کراوە لە هێزی وشکانی عێراق بگاتە وزارەتی پێشمەرگە. باش دکتۆر باسی وردەکاری زۆرت کرد، باسی هەندێک پاکێجت کرد لە یاسای بودجە تایبەت بە هەرێمی کوردستان. جێبەجێکردن یاخود ناردنی بودجە بۆ ئەم پاکێجانە چۆنە بێ؟ هەمووان لە چوارچەوە یەک پاکێجا دەبن یاخود نەخێر پاکێج بە پاکێج ڕوانی هەرێمی کوردستان داواتان کردو یاخود چۆن ڕێکەوتون؟ نەخێر ئەمانە نەک پەیوەست نییە بە ڕێکەوتن، هەر خۆی تایبەتمەندی بودجێ عێراق بڵێ تایبەتمەندی بودجێ عێراق بەوەیە کە ئەمانە چەند پاکێجێکی جیاوازن. من نزیکە 13 تریلیۆنمان هەیە ئەمانە بە بودجەی تەشغیلی و بەشێک لە بودجەی بڵێن بودجەی تەشغیلی بە شێوازێکی گشتی کە موچە دەگرێتەوە و سلاحی و خەدەمی و بوارەکانی تر تەنانەت کاروباری کۆمەڵایەتیش دەگرێتەوە. ئەم بەشە بودجێ ئەمە پاکێجێکە. پاکێجێکی ترمان هەیە کە پەیوەستە بە بودجەی وەبەرهێنان جگە لە بودجەی پەرەپێدانی پارێزگاکان. ئێمە بودجەیەکی ترمان هەیە کە بودجەی وەبەرهێنانە کە پەیوەستە بە پرۆژەی وزارەتەکان کە ئەمەش پاگێجێکی ترە بە شێوازێکی تر مامەڵی لەگەڵ دەکرێت لەگەڵ بەهاوبەشی لەگەڵ وزارەتی پلاندانان. بۆیە ئێمە کە باسی ئەم پاکێجێکی تر هەیە کە پەیوەستە بە تێچووی دەرهێنانی نەوت لە هەرێمی کوردستان کە ئەمەش بە هەماهەنگی نێوان وزارەتی سامانە سروشتیەکان و وزارەتی نەوتی عێراق کاری لەسەر دەکرێت چونکە بەشێک لە بودجەی سیادی تەرخان کراوە بۆ تەکلوفە و تێچووی دەرهێنانی نەوت و بەرهەمهێنانی نەوت لە هەرێمی کوردستان کە 2.4 لەگەڵ 1.4 نزیکە 3.4 تریلیۆن دەستنیشان کراوە کە پێویستە بە هەماهەنگی نێوان هەردوو وزارەت کاری لەسەر بکەن و ئێستا بەردەوامن لە تیمە تەکنیکیەکان چونکە ئەوان بەشێک لە نەوت ئێستا دوای ئەوەی کە بڵێن هەناردەکردنی نەوت لە ڕێگای بەندەری جیهان تا ئێستا ڕایگیرەوە پێویستە بە ڕێگای بۆ ئیستیهلاکی ناوخۆ ئێستا نزیکە 6,000 دەدرێتە بڵێن مەسفاکانی ناوخۆ. ئەم ڕێژەیە زیاد دەبێت بە پێی داواکاری وزارەتی نەوتی عێراق. بەڵام داواکاری وەزارەتی نەوتی عێراق بۆ ئێستا داوای 120,000 بەرمیل نەوتی ڕۆژانە دەکات، ئێوە بۆ 6,000. نەخێر ئەوە خۆی داوای کردووە ئێستا پێویستیان بە نێوان نەوەت یعنی بە ڕێژەش دەستنیشانیان کردووە نێوان نەوەت بۆ 120,000 و ڕاستەوخۆ بە پێی بیدەن ئەو مەسفایانی کە ئێستا لە هەرێمی کوردستانە بەشێک لە مەسفاکان ئامادە نەبوون بۆی کە بتوانن ئەم کەمیە ئەم بڕە نەوتە وەرگن کێشەکە لە ئێوەدا نەبووە هیچ گرفتی نییە تەنانەت خۆشیان نیان کردوتە گرفتێک چونکە ئەوان تەقدیری بەرهەمهێنانی نەوت دەکەن چونکە بەرهەمهێنانی نەوت چەند لایەنێک دەگرێتەوە بەشێکی پەیوەستە بە لایەنی تەکنیکی خودی نەوتەکە چۆن ماوەیەکە لە مانگی سێەوە بۆ نمونە تا ئێستا بەرهەمهێنانی نەوت ڕایگیراوە حتما دووبارە تەهیلکردنی ئەو بیرە نەوتانە پێویستی بە جوهدێکی زیاتر لەوەی کە هەیە. لە هەمان کاتیشدا ئێمە دەزانین کاتێک کە تۆ بەشێک لە بەرهەمی هەرێمی کوردستان زیاد دەکەی بۆ پاڵاوگە ناوخۆیان ئایا ئەم پاڵاوگانە ئامادەن ئێستا هەر بۆ زانیاری بەشێک لە پاڵاوگەکانی هەرێمی کوردستان و بەشێکیشی لە عێراق دەستنیشانیان کردووە بەڵام دوای ئەوەی کە لە ڕووی تەکنیکیەوە بۆ ڕینەوتی هەرێمی کوردستان لەگەڵ ناوچەکانی تری عێراق ببەستنەوە چونکە ئەمە حرەکەیەکی عەکسی دەبێت چونکە ئەمە وردەکاری خۆی هەیە لەوانەیە برادرانی سامانە سروشتیەکان زیاتر بتوانن باسی ئەم حاڵەتانە بکەن. بۆیە مەبەستم لە مەسلەی نەوت ئێمە هیچ کێشە و گیر و گرفتمان نییە تا ئێستا ماوە حکوومەتی عێراقیش کێشەی نییە کێشە نییە لە ڕووی تەکنیکیەوە لە ڕووی داواکردنەوە لە ڕووی تەهیلکردنی یان تەمویلکردنی وزارەتی نەوت لەم بارەیەوە و تەنانەت لەو گفتوگۆرانی خەرجی و بەرهەمهێنانی شەوانە هیچ ئەمانە ئێستا لەبەرەوەی بەشێکە لە یاسای موازنە ئەمەش بە هەمان شێواز پێویست دەکات چونکە دوو ڕێیە ڕێی فەنیەکان هەیە کە پێویستە ڕەچاو بکرێت و کاری لەسەر بکرێت بۆ مەسەلەی بەڵێ ئەو تێچووی فعلیەی کە ئێستا پێویستە لە بکرێت بۆیە ئێمە بەوەی کە لەگەڵ عێراقیەکانیش قسەمان کردووە و وزارەتی نەوتیش تقریبا لەسەر ئەمە حاڵیە کە ئەوان ئالیەتی پێدانی خەرجی نەوت بۆ گشت ناوچەکانی عێراق بە هەمان ئالیەت کاری لەسەر بکرێن و بەو شێوازە بتوانن بەرهەمی نەوتی هەرێمی کوردستان زیاد بکەن. بۆیە
بە تەسەوری من ئەوە لە داهاتوودا بە شێوازێکی ورد کاری لەسەر دەکرێت و نابێتە گرفت بۆ مەسلەی واتان نەوت کێشەنیە لە بەردەم گفتوگۆکانتانە لەم قۆناغە بە تەئکید خۆتە زانی ئەم پرۆسەیەکی دوور و درێژە لەوانەیە ئێستا بۆ نمونە ئەگەر ئێمە بچوینە مەرحەلەی تەزدیر بۆ دەرەوەی عێراق بە هەمان شێواز ئێمە پێویستە ڕەچاوی ئەوە بکەین کە چۆن بتوانین بیرەکانی تر تەئهیل بکەین کە لە ماوەی ڕابردوو هەیە بۆیە بەو هەماهەنگیی کە ئێستا من مەبەستم کە دەڵێم کێشەنیە لەبەرەوەی ئاستی هەماهەنگی نێوان وزارەتی سامانە سروشتیەکان وزارەتی نەوتی عێراق و لە ڕووی تەکنیکیەوە لە ئاستێکی زۆر باشدایە و پێم وانییە ئەمەش دەبتە هۆکاریەوەی کە دەستی کۆمپانیاکان چۆن دەدرێ جەنابی دکتۆر ئەمانە بە هەمووی وەکو باسم کرد لەبەرەوەی ئێمە بودجەیەکی تایبەتمان هەیە لە بودجەی سیادی پێویستە ئەوان کاری لەسەر بکەن بە تایبەت لەوەی کە وەکو باسم کرد لە 2.4 لەگەڵ 1.4 بۆ نەقل ئەمانە دەست نیشان کراوە ئەمانە هەردوو وزارەت بەیەکەوە بەو ئالیەتانەی کە وزارەتی نەوتی عێراق بۆ نمونە تەمویلی کۆمپانیاکانی جەولاتی تەراخیسیان کۆمپانیا بیانیەکان لەگەڵ کۆمپانیاکانی ترکە کۆمپانیا ناوخۆیەکان زۆر باشە جەنابی دکتۆر لەسەر داهاتی نانەوتی قسەیەکی زۆر کراوە ینی تۆ باسی دیوی تەکنیکی بابەتەکە بۆ ئێماکەی بەڵام ئەمەشیان ڕەنگە هەر تەکنیکی بێ زیاتر بۆ جەنابەت زۆر باز لەوە دەکرێت کە حکوومەتی عێراقی داوای تەواوی داهاتی نەوتی و نانەوتی لە هەرێمی کوردستان دەکات بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێ نەخێر ئێمە بەپێی یاسای بودجەش و ڕێکەوتنەکەش وایە کە لە 150 ئێمە داهاتی نانەوتی بدەینە حکوومەتی عێراقی جارێ بابزانین بۆی لای بینەرانی ژوون بێ داهاتی نانەوتی چییە دواتر چۆن ڕێک دەکەون ئێوە لە 150 سوورن لەسەرەوەی کە لە 150 بدەنە حکوومەتی عێراقی یاخود نەخێر تەواوی داهاتەکە دەدەن پێم وایە تۆزێ هەر لە ئیعلام و گەورەمان کردووە ئێوە گەورەتان کردو ئەم مەوزوع دەفەرموو بچووکی کەرەوە بۆمان بەڵێ دوو پرسیار هەیە کاتێک کە ئێمە باسی ئەوە دەکەین کە هەر ئیرادێکە بۆ خەزینەی گشتی ئیرادێکە بۆ خەزینەی گشتیان دەبتە ئیرادێکی کۆتایی نهایی بۆ خەزینەی گشتی دوو مەفهومی هەیە بەوەی کە ئەم ئێرادا بە شێوازێکی دەفتەری قەید دەکرێت و دوجار دیوانی چاودێری دارایی وردبینی دەکات و دوجار دەستنیشان دەکەین بەوەی کە ئێمە بۆ نمونە داهاتی هەرێمی کوردستان چەندە داهاتی پارێزگاکان چەندە دەکرێت ئەم داهاتانە هەمووی بخرێتە ناو یەک ڕقم حسابێک لە وزارەتی دارایی عێراق و ئەنجا دواتر دابش بکرێتەوە یانەوەتە بە شێوازێکی دەفتەری تەقید بکرێت ئەم ئالیەتێکی محاسبیە ئەمەیەک واتە بەپێی یاسای ئیدارەی مالی ئێمە داوامان کردووە خۆشیان ینی قەنەعەتیان بۆیە کە پێویستە بەم شێوازە کاری لەسەر بکرێت بۆ مەسلەی داهاتی نانەوتی ئالیەتی محاسبی دەبێت دەستنیشان بکرێت لەوەی کە چۆن تەقید دەکرێت ینی ئەم ئێراتانە تەقید دەکرێت ئەگینا مەسلەی 50% خۆی لە مادە 21 یاسای موازنە بەوازەحی باسی ئەوەی کردووە کە ئێمە 50% لە داهاتی دەواازە سنووریەکان بۆ هەرێم دەبێت و بۆ پارێزگاکان دەبێت ئەوەی کە دەواازەی سنووری لێ دەواازە سنووریەکانی لێ هەروەها لە یاسای ئیدارە مالی لە مادە 29 لە مادەیەک دەڵێت 50% لە ڕسوم و ضرائبی اتحادی کە پێویستە بۆ هەرێمی کوردستان بێت کە تا ئێستا ئەوان 100%یان وەرگرتووە بۆ نمونە بشێک لە ڕسومی اتحادی کاتی خۆی هەبەوەی کە پەیوەستە بە تەیاران ئەوەی کە پەیوەستە بە پلێتی تەیاران ئەوەی کە پەیوەستە بە ڕسومی جۆرێکی ڕسومی تایبەتەکە پەیوەندی بە مەسائلی سەروەری و ئەوانە هەیە تەنانەت داهاتی نفوس جنسیە لەگەڵ نشینگەیان ئیقامە ئەمانە 100% بۆ مرکز دەچوو ئێستا دەبێت 50% مان بدەنێت چونکە قانونی ئیدارەی مالی وا باز دەکات نەک تەنها 50% داهاتی دەواازە سنووریەکان بەڵکو 50% هەموو ڕسومات و ضرائبی اتحادی کە لەو دەوائرانە وەردەگیرێت لە هەرێمی کوردستان کار دەکەن بۆیە ئەمە بابەتێکی ئەتیادیە ئەمە بەسم ینی قسەی لەسەر کراوە بەوەی کە چۆن ئێمە بتوانین ڕێک بقین جگەلەوە خاڵی ناکۆکە هێشتا لە نێو گفتوگۆکانتانە خاڵی ناکۆکە کە دەچێ وردەکاری لەوانی مەبەسمەوە نەک خاڵی ناکۆک بڵێ ئەمە خاڵێکی ناکۆکە ئەمە لە ڕووی محاسبیەوە چۆن ڕێکی دەخەیت ئایا گشت داهاتەکە دەخێنا و سندوقێکە و ئەنجا دواتر
نیوەی خۆت دەبێت یان تۆ ڕاستەوخۆ نیوەی ئەو داهاتەکە ئەم دوو پێشنیارە ئێوە کردوتانە بۆ حکوومەتی بەڵێ عێراق بەتاکید ئێستا وەڵامەکەیان چی بووە؟ بەڵێ تا ئێستا خۆشیان لەبەرەوەی تعلیماتی یاسای موازنە دەرنەچووە لە هەمان کاتیشدا لە گفتوگۆیەکی وردی لەسەر ئەم بابەتانەوەتە مەسەلەکە وەکو باسم کرد مەسەلەکە ئەو نییە 100% داهاتی هەرێمی کوردستانی بۆ بڕواتویان بەو شێوازیان داهاتی پارێ تەنانەتەمە نەک تەنها بۆ هەرێمی کوردستانە خۆ ئەمە مافی پارێزگاکانە کە بە نەسی یاسا هاتووە پارێزگاکان پێویستە احتیفاز بە بەم داهاتانیان هەر داهاتێک بکەن کە بە تەشریعاتی مەحەلی خۆیان وەرگیراوە خۆشیان ناتوانن دەستی لێ بدەن چونکە ئێمە تەشریعاتی مەحەلی خۆمان هەیە تشریعاتی زۆر بە قورس نایبینی ئەم بابەتە دکتۆر لە خێر ئەمە بە قورس نابینین تەنها لە ڕووی ئالیەتی محاسبیەوە ئەگەر بتوانین تەخریجەیەکی بکەین لەسەر ئەم بابەتە پێم وانییە ببێتە ئیشکالێکی زۆر گەورەوەکو باسم کرد وردەکاری بەڵام تۆ بابزانین لەگەڵیان دەگەینە چه حاڵەت بەڵام بە هەموو حاڵەتێک ناردنی بەشە بودجێ هەرێمی کوردستان بەمانەش ناوەستیت ینی بەوەی کە ئەمە ڕێگر نییە ڕاستە کاریگەری نابێ نەخێر چونکە ڕاستە ئێمە لە مادەی 12 ئەلیف و با و جیمی هەیە بەوەی کە تەحدیدی کردووە بەم شێوازە ئەگەر دەبێت یەکەم جار بە ڕێگای بڵێن تورکیا ڕەوانە بکرێت ئەگەر نەبوو ئەو پشکەی کە بۆ سام ئەوەی نەوت بڵێن ئەو بڕە نەوتەی کە وزارەتی نەوتی عێراق داوای دەکات و هەروەها پرسی خەرجی کۆمپانیا نەوتیەکانی هەرێمی کوردستانەوەی کە کار دەکەن و بابەتی تر هەیە کە لەدا لە ئەویش پرسی ڕادستکردنی داهاتە نانەوتیەکان ئەمانەش لەوانەیە ئەوەی کە هیچ لەبەرەوەی ئەمە بەشی یەکەممان جێبەجێ کردووە بەشی دووەم کە داهاتی نانەوتیە ئەوش ئیشکال نییە چونکە لە قانونی ئیدارەی مالی معالەجەی ئەم حاڵەتی کردووە لە حاڵەتێکە ئەگەر ئەم جۆرە ناکۆکیانە هەبێت بۆیە پشکی هەرێمیان بەشە بودجێ هەرێمی کوردستان دەگاتە هەرێمی کوردستان و کێشە و گیرو گرفتی بۆ نابێت یان باشە سواس دەکەم زۆر تێروتەسەر لایەنە تەکنیکیەکەت باس کە ڕەنگە ئەمە بۆ تەواوی هاوڵاتیان نتوانن لەو لایەنە تەکنیکی تێبگەن بەڵام ئەمە هەرڕوونکردنەوەیکی باشە خەڵکی خۆی هەیە کە لی تێبگات و کەسانی شارەزا و سپۆر ئەوەی گرنگە ماوەتەوانێ با بچمەنە یەک خەڵکە بەلای فەرمانبەرانەوە هەمیشە ئەو پرسیارەکەینەوانێ وە گرنگە من بیگەێنم بە جەنابتان وەکو لایەنی دەسەڵات و حکوومەت ئەم هەفتەیە حکوومەتی عێراقی هیچ بڕەپارێ گەنێرێت بۆی موچەی فەرمانبەران دابەش بکرێت هیچ وەڵامێکی یەکلاکەرەوەتان دەستکەوتووە بەڵێ بەتەئکید ئەوەی کە لە حکوومەتی عێراق بە ئێمەیان ڕاگەیاند بوو و هەر لە هەفتەی ڕابردوو کە لەلایەن بووین لەم هەفتەیە ئەوان ئیطلاقی بەشێک لە بەشە بودجێ هەرێمی کوردستان بکەن بە تایبەت لەوەی کە پێیوەستە بە موچەی فەرمانبەران ئیتر ئەوە ئێمە لە گفتوگۆکان کە لەگەڵیان ئەم هەفتەیە پارە دێت دکتۆر بەڵێ بەتەئکید ئەوان باسی ئەویان کرد کە لەم هەفتەیە ڕەوانە دەکەن و دەمینێتەوە لەسەر لایەنی بڕیاردان ئایا بە بڕیاری ئەنجومەنی وەزیرانی عێراق دەبێت یان بە ئیطلاقێکی ڕاستە و خۆی بۆ نمونە وزارەتی دارایی دەبێت ئەمەش دەمینێتەوە ئەوان لەگەڵ لایەنی دارایی و تەکنیکی خۆیان ئەم بابەتە یەکلا بکەنەوە بەڵام بە هەر حاڵوەکو باسم کرد ئێمە بۆ پرسی وەرگرتنی بەشە بودجێ هەرێمی کوردستان هیچ مەترسی لەسەر نییە کێشەی لەسەر نییە و بەتەئکید جەنابی سەرۆکی حکوومەت هەر خاڵێک لەم خاڵانە بە بەردەوامی لە پەیوەندێکی بەردەوام بوو بە بەڕێز سەرۆکی حکوومەتی عێراق لە هاندانی تیمە تەکنیکیەکان بەوەی کە بتوانن بە شێوازێکی ڕێکوپێک بە نەمایەکی جێگیر دابنێن بۆ مامەڵەکردن لەگەڵ یەکترا بە تایبەت لەو پرسانەوەی کە پێیوەستە بە پرسی دارایی لە پرسی نەوت و غاز و بەتەئکید چارەسەرکردنی بەشێک لە گرفتەکان کە تا ئێستا هەیە ئەوەی کە لە جگە لەم گرفتانە کۆمەڵی گرفتی تر هەیە لە پەیوەندی نێوان وزارەتەکان وەکو وزارەتی کشت و کاڵ وزارەتی بازرگانی وزارەتی تەندروستی بەشێک لەو کارانەی کە لە بودجێ حاکیمە ئێمە بەداخەوە لە ساڵانی ڕابردوو تەنانەت لە یاسای موازنە بەشێک لەوەی کە تەمویلی ئەجیزە و تەجهیزی جۆرێکی نەخۆشی لە هەرێمی کوردستان و ناوچەکانی تر عێراق دەکات لە بودجێ حاکیمە نەماوە ئەمەش
وای کردووە کە ئێمە بەرەو بەدائیل بڕۆن بەوەی کە چۆن وای لێ بکەین ئەم جۆرە تەمویل لە بەردەوام بێت. دکتۆر ئەیکەمە دوا پرسیاریش بەڵام تەکیدکردنەوەیە لە پرسیارەکەم. ئەم هەفتەیە حکوومەتی عێراقی بەشە بودجێ خودت پارە بنێرێت بۆ هەرێمی کوردستان موچە دابش دەکرێت لە هەرێمی کوردستان هێشتا دەستپێکی هەفتەیە. بەتاکید ئەولەویەتی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پێدانی موچەخۆرانی هەرێمی کوردستانە بە فەرمانبەران و خانەنشینان و کاروباری کۆمەڵایەتی هەموو و تەنانەت زیندانیانی سیاسی و کەسوکاری شەهیدە سەربەرزەکان ئەمانە ئەولەویەتی حکوومەتی هەرێمی کوردستانە و ئەولەویەتە لە دانی بودجە کاتێکە بگاتە بەردەست و هەر کاتێکیش هەبووە خۆتەزانی لە ماوەی ڕابردووداش حکوومەت درێغی نەکردووە لەوەی کە هەموو بەشێک لە خەرجی بەڕاستی بەشێکی زۆر لە خەرجیمان کەم کردبووە لە پێناوەوەی کە ئێمە بە بەردەوامی و سەرکەوتوو بووین لەوەی کە بە بەردەوامی موچەخۆرانی هەرێمی کوردستان بدەن. دەستخۆش کاتم نەمادەگینا دەچوونە ناوردەکاری ئەو چاکسازەیە کە ئێوەش دەتان کرد. بەڕێز دکتۆر عەبدولحەکیم خەسرە و سەرۆکی فەرمانگەی هەماهەنگی بە دووادا چوون گەلێک سوپاس بۆی ئامادەبوویت و وەڵامی پرسیارەکانت داینەوە. زۆر سوپاس. زۆر سوپاس. باسی ڕۆژ کۆتایی هات ئێوە شەشادن.